بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وحده ونصر عبده والصلاة والسلام على من لا نبي بعده. أما بعد، خوشحالم کە خۆم لە خزمەتی کۆمەڵە دایک و باوکی کۆمەڵە خوشکمان کۆمەڵە برامان نبینین. ئێمە کە لەم دانیشتەیە کە ویستمان لە خزمەتتان نبین دیارە بابەتێکی زۆر گرنگەیە کە ئێمە ساڵانە یەکێک لەو کێشانەی کە ئەیبینین لە خوێندکارانە ئەوەیەکەوە هەندێک جار ڕێنماییەکی پێویستە ئەوەی کە بڵێن لە سەرشانی ئێمەمانان بێت دەتوانین بەشێک خزمەتیان بکەین، بەڵام ئەوەی کە بن دەرەجەی یەکەم بتوانێت کە خزمەتی خوێندکاران بکات بە حقیقەت لە خێزانەکانە. جا ئێمە من لەو بابەتەی ئەمڕۆکەمانەوێت لە خزمەتتان نبین بە تایبەتی چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانمان بکەین کە پۆلی شەشن، چۆن بتوانین یارمەتی دەریان بین. من دڵنیاین لەوەی کەوا بە تایبەتی شتێکەیە کە زۆر پێویستەوەی کە دیارە کە بە جەنابتان وەکو کۆمە باوکو دایکێکی بە پەروەشی مناڵەکانتان و ئەو پەروەشەشەکە ئێوە هێناوە ئێرانەوە، ئەو پەروەشەشەکە ئێساکە لەوەیەک لە کۆمەڵە کاری خۆتان کردبێت، چونکە دیارە کۆمەڵە کەسێکە گەر هات و ئامانجی هەبوو کە مناڵەکەی پەروەردە بێت، کە مناڵەکەی گەورەتر بێت لە خۆی، کە مناڵەکەی پێگەیشتوو بێت، کە مناڵەکەی نوری چاوی بێت، کە مناڵەکەی سۆمای چاوی بێت لە مستەقبەلە. هەڵبەتە ئەمەش پێویست بە هەندێک ئەرکەکات، هەندێک مانوبوونەکات و ئەمەشە لای ئێمە جێی سوپاسە کە بەڕێستان ئامادە بوون لەم دەرفەتەیە کە ئێمە لە خزمەتتان نبین و بە تایبەتیش بۆ هەلێک ئەو هەلێش کە پێگەیشتنی مناڵەکان و نەوەکانمانن. بەڕێزانەوەی کە زۆر پێویستەکەی من ئاماژەی پێ بکەم پێشەوەی کە بچمە ناو بابەتەکە ئێوە چۆن لەگەڵ پۆلی شەشە مامەڵە بکەن یان چۆن لەگەڵ خوێندکارێکتانە کە هەتانە مامەڵەی لەگەڵاکەن، پێویستە کە ئەو قۆناغە بزانین چەندێک گرنگە. بحقیقت ئینسان لە ژیانە ئەمڕۆ گەورەترین شتێک کە خزمەت بە ئینسانەکان کە بریتە لە بواری علمی لە هەموو شتێک زیاتر ئێساکە خزمەتی ئینسانەکان نەکات. ئێمە زۆر جارە بینین لێرە و لەوەیە کەسێک سەیرەکەی سەرگردەیەکە هەموو پەرۆشی ئەوەیە کە ئێساکە چۆن ئەبێتە خاوەنی بڕوانامەیەکە، گەر پێشووتر نەیبوو بێ ئێساکە داهاتێکی زۆر سەرفەکات تا بێتە خاوەنی ئەو بڕوانامەیە. ئەبینین کۆمەڵە کەس هەن دەوڵەمەند سەرگی پارەیەکی یەجگەهە زۆرەدا چۆن ببێتە خاوەنی شادەیەک. زۆر کەس هەیە کە حاڵەتێکی ئیجتماعی بەرزی هەیە، لەوەی مامۆسایەکی ئاینی بێ یاخۆ کەسێکی دیاری کۆمەڵایەتی بێ، بەڵام گرنگی بەوە ئەدا کە چۆن ببێتەوە خاوەنی بڕوانامەیەک. ئەمڕۆ ئەوەی کە جوانی بۆ ئینسان دروستەکە سەرەڕای بنەما ئەخلاقی و بنەما ئاینیەکان گرنگترین شت لە دنیایە نە سەروەت و سامانە، نە دەسەڵاتە، بە هێندەی ئەوەی کە شاهادە گرنگە. واتە کەسێک ببێتە کەسێکی علمی و ئەم کەسە علمیەشە گەورەترین دەرفەتێک بۆی کە پێبگا بریتێ لە پۆلی شەش. زۆر ئازایەتیە بە حقیقەت بۆ باوکو دایکێک کە خۆی بۆ نمونە ئەو بوارەی پیا تێپەڕ نەبوو بێ و ئەمڕۆ پەرۆشی بۆ مناڵەکەی هەبێ پیا بڕوا کە ئێساکەیەوە جەنابتان زۆرینە و باوکی و کەسی خۆشمان زۆر جار هەبوو کە حەزی ئەکرد ئەو ئومێدانەی کە لە خۆیان هەبوون سەری نەگەر لە ئێمە بێتە دی لە مناڵەکانمان. دڵنیاین کە ئێوە ئێساکە کۆمەڵە باوکو دایکێکن ئەشزانن گرنگی پۆلی شەش بە تایبەتی بڕیاردەرە لەسەر ئەوەی کە ئەم مناڵەت هەتایە مهندیس بێ، یا بۆ نمونە هەتایە دکتۆر بێ، یا هەتایە مامۆستا بێ، یا هەتایە معاون طبیە بێ، یان شادەیەکی بەسیط بێن و تەعین نەبێ. ئەم قۆناغا بڕیاردانە لەسەر ئەوەی کە مناڵ بەچی بگات، بەکوێ بگات، چۆن بگات. لە گرنگ نییە ئینسان وەکو یەکێک لە فەیلسوفەکانە گرنگ نییە ئینسان چۆن مناڵی ئەبێ، گرنگەوەی چۆن تربیەتیەکە، گرنگەوەی بەکوێیە گەیەنێ. بوونی مناڵ تەنیا خۆی ئەمە هیچ لایەنێکی نە شەرعی نە دنیایی قازنج بە ئینسان ناگەیەنێت، بەڵکو جۆری تربیەتەکەیە وا لەو مناڵاکە کە بدڵی باوکو دایکەکە بێ. و جۆری تربیەتەکەش کە ئێساکە بەڕێستان کە بۆ نمونە مناڵتان خسۆتە بەرخوێندن، ئەو نەوعێکە لەو تربیەتە، ئەوە کەناڵێکی ئەو تربیەیە، ئەو بوارێکە لەو بواری تربیەکە ئێوە هەستان پێکردووە و هەستیش بۆ ئەکەن کە ئەمە بەدیلی نییە. بۆیە ئێمە یەکێک لەو خاڵانەی کە زۆر گرنگە ئەم پۆلی شەشە کە بە تایبەتی لایەنێکی زۆر گرنگە لە ژیانی ئینسانە و لە هەمان کاتیشا یەکێک لەو شتانە کە ئێمە بەڕاستی هەست بە پەرۆشی دایک و باوکێکەکەین کە ئێستاکە لەم حاڵەتەیە چەندێک نیگەرانە لەگەڵ ئەو بارەی کە مناڵەکەی تیا هەیە. ئێمە کێشە و گرفتەکانمان بە کۆمەڵک شێوازە. ئێساکە ئێوە بەڕێستان وەکو کۆمەڵە باوکو دایک کە مناڵتان گەیشتۆتە پۆلی شەش کۆمەڵە پەرۆشتان هەیە. وەکو یەکێک لەوانە شۆبیر کە لە یەکێکە لە فەیلسوفەکان ئەڵێت دایک
تەزحیە بەوە ئەدا کە لای خۆیەتی لە پێناوی ئەوەی کەوا مناڵەکەی چۆن بە ئینسافیە بەرامبەری. باوک بە هەمان شێوەز تەزحیە بەوە ئەداکەوە چی لا هەیە بە تایبەتی زوڵم لە خۆیەکە لە پێناوی مناڵەکەیە. ئێمە ئەمە باش هەست بەو معاناتەی ئێواکەینکەوە. هیچ باوکو یەکێکی لە فەیلسوفەکان لە هیچ باوکێک نییە کە هەست بۆ نەکا گەورەترین فەرحەت و خۆشی باوک بریتێ لە فەرحەتی پێگەیاندنی مناڵەکانی. گەورەترین فەرحەتی مناڵیش بریتێ لە پێگەیشتنی باوکو دایکی. ئێستاکە هەر یەکێ لە ئێمە حەزمانە کرد باوکمان لەوە زیاتر وایە کە هەیبوو، لەوە زیاتر پێگەیشتتر وایە کە هەبوو، کە هەموویان جێی شانازی ئێمەن، بەڵام زۆر زیاتر حەزمانە کرد کە بەو شیازە بێ. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێمە لەم هەستەیە کە لەگەڵ مناڵەکانمان نبین چوار شت دەورە بینێ لەسەر مناڵەکانمان چۆن دەرەجە بێن. یەکێکیان پەیوەستە بە خۆیەوە خوێندکارەکە، ئەمەش کۆمەڵە بوارە کە ئێمە لەگەڵ خۆیان لە زۆر قسەیان لەسەرەکەین. ئیتر هەندێک جار هەیە طموحی خۆیەتی ئامالێتی ئەم ئامانجەکانێتی کە هەیبێ و یەکێکی تر لەو شتانەی کە زۆر گرنگە ئەو مناڵەکە هەیبێ چۆن بتوانێت قودراتەکانی خۆی بەکاربێنێت، چۆن بتوانێت یەئسی توش نەبێت، چۆن بتوانێت ئوسلوبی خوێندنی چاک بزانێت، چۆن بتوانێت نمونەی باڵا لە مێشکی خۆیان جێ بکاتەوە بۆی وەکو ئەو بێ. ئەمەیان ئێمە لە کۆمەڵە سیلسلە محاضەرەیە کە بە کوڕکچەکانی ئێوە ئەمەمان فێرکردوون. خۆشە بزانی کە دێت ئێمە لە خزمەتیان نابین چیان فێرەکەی، کە چۆن گەورە ئەبێ، کە چۆن دڵی تۆ خۆشەکە، کە چۆن جێئومێدی تۆ ئەبێ، کە چۆن ئەتوانێت چاودڵی تۆ ڕۆشنکە. ئەمە بوارانەیە کە ئێمە لەگەڵ خۆیانە باسمان کردوون. بەڵام لە هەمان کاتیشا هەر ئەمە کافی نییە بۆی کە مناڵێک دەرەجە بێنێ. کاناڵێکی تر لەوانە بریتێ لە مامۆستا و خوێندنگە، هەڵبەتیشە لە کۆمەڵێک جوود کراوە لێرانەیە لەگەڵ مدیرەکانە، لەگەڵ توێژەری دەرونیەکانە، لەگەڵ مامۆستاکانە کە چۆن بتوانن خزمەتێکی زیاتر بە مناڵەکانمان بکەن لەم شارە بە تایبەتی کە شارێکی ستەمدی دەو بێ بوارە لە پێگەیشتنا بە حەقەت. ئەمەش لێرە کۆمەڵی ئیشکراوە بەڵام زۆر زۆر ضعیفە و زۆریش لەو توانایە نییە کە پێویست بێ. کەناڵێکی تر لەوە کە برادر و دەوروبەری ئەو مناڵەیە، چ برادر بێ چ دەوروبەر وەکو کۆمەڵگە بێ، وەکو موسساتی مەدەنیەکان، وەکو ڕێکخراوەکان، وەکو چیەکان، ئەمانە هەمووی دەورە بینێ. ئەمانە هەر یەکە لە شوێنی خۆی قسەی لێکەن. بەڵام گرنگترین کەناڵ لەو کەناڵانە کە پێویستە بریتێ لە کەناڵی دایک و باوک، کەناڵی خێزان، چونکە مناڵەکە زۆرترین کات نە لەگەڵ برادرایە نە لەگەڵ کەسایە، زۆرترین کات لە ماڵە. ئێمە چۆن ئەو ئەدایە بکەین کە لە سەرشانمانە وەکو باوک و دایکێک چیمان لە سەرشانە بەرامبەر بە مناڵەکانمان. چونکە بە حەقەت ئەوەی کەوا زۆر زۆر گرنگە هەموو ئەو شتانەی کە ئێمە هەمانە ئەگەر بێت و بۆ نمونە ئێمە بەرامبەر بە مناڵەکانمان بکەین باوک و دایکە تەنیا دڵسۆزی مناڵەکەیەتی، بە تەنها باوک و دایکە کە حەسوودی بە مناڵەکانی نابە، تەنها باوک و دایکە کە بۆ نمونە لە ژیانیا حەنان و عەتف و خۆشەویستیەکانی بەبێ مقابلە داتە مناڵەکەی. وایان نایسەکەمە بۆ نمونە برادرێکە کاتی برادرایەتی کوڕەکەمانەکە و کاتی کە قازانجی لێبینێ، ئەگەر بۆ نمونە مامۆستایەکێتی ئەو کاتێک کە بۆ نمونە زۆر جار هەیە مەسلحەتی لەگەڵا هەیە کە مەعیشەتێکە، بۆ نمونە مامۆستایە تەڵەبە نەبێ مامۆستا نابێ، بەم شێوازە ئەڕوا هەر یەکە مەسلحەت. بەڵام تەنیا دایک و باوکە کە بە هیچ شێوازێک هیچ ئامانجێک هیچ شتێکی لە پشتەوە تەنیا مناڵەکەی چۆن پێ بگا بۆ ژیانی خۆی. ئێمە باوک و دایکێک کە بۆ نمونە لێرانەیە بەو شێوازە بێت، لە هەمان کاتیشا باوک و دایکیش بەدیلی نییە بۆ مناڵ. ڕاستە ئێستا من لێرانەوە یڵم بەشێک لە مناڵەکان لەوەیە ئازار بن بۆمان، بەشێک لەوەیە نیگەرانی بن بۆمان، بەشێک لەوەیە خەم بن بۆمان، بەشێک لەوەیە پەژارە بن بۆمان. بەڵام لە هەمان کاتیشان ناتوانێ دڵنیا بێ لەوەی کەوا وەکو یەکێک شکسپیرەڵێ لە جیهانە نەمبینیوە خۆشترین و نەرمترین سەرین وەکو کۆشی دایک و باوکی خۆم. ڕاستە هەموو ئینسانێک ئەوە ئازانین کە بەو شێوازەیە کە ئینسان نییە بەو شێوازە بێت. باوک و دایک یەکەمین شت کە پێویستە بیکا بەرامبەر بە مناڵەکەی بریتێ لە لایەنی دەرونی بۆ مناڵەکەی. خاڵێکە زۆر زۆر گرنگە چۆن لایەنی دەرونی مناڵەکەمان. بەڕێزان ئێمە بە حەقەت یەکێک لەوانە نەقسەیە لە تەربیەتمانە چۆنێتی تەربیەتکردنی مناڵەکانمان. لە مناڵیەوە کە مناڵ لە دایکە بێ ئێمە بە شێوازێکی عام باسیەکەم پێشەوە بچمە سەر قۆناغی پۆلیسش. ئەبێ مناڵەکانمان لە کەش و بارێکی پڕ لە خۆشەویستی بێنیگەرانی بێت و ڕەبوونا ئەبێ پەروەردەکرێن لە ئەسڵە. بەڵام هەندێک جاریش تونوتیژی گرانی ناخۆشی لەوێ دروست بێ، بەڵام ئەبێ ئەسڵی ژیان لە خۆشەویستی ئابێت.
لەبەرەوەی کە خۆشەویستی دایک و باوکە ئەتوانێت کە بۆ نمونە ژیان دروست بکات لە مناڵەکەیە، ئەو هەموو تەسحیح بدا لە پێناوی مناڵەکەیە، لە پێناوی خۆیە بۆ خۆی کە بۆ نە کوڕێکە بەیانی خێزان دروستەکە بۆ خۆی ڕوا، کچێکە بۆ نە خێزان دروستەکە بۆ خۆی ڕاژیانی خۆی، بەڵام ئەو حەز و ئارەزوەیە کە باوکو دایک خۆشەویستیەکانی وای لێکا کە بۆ نمونە ئەو هەموو خزمەتە بەبێ مقابل بکات. بۆیە ئێمە ئەڵێن هەڵەتان نەکردووە ئەگەر مناڵەکانتان خۆشەوێ، هەڵەمان کردووە ئەگەر بێت و بۆ نمونە بە شێوازێکی هەڵە لەگەڵانە ببجوڵێنەوە یان بە تەوبیخکردنێک. گرنگترین شتێک بۆ لایەنی دەرونی بۆ مناڵەکان کە پێویستە ئێمە بیکەین بریتیە لە ڕێزگرتن لێیان. ڕێزگرتنیش لە چی دێتە دی؟ ئێستا مناڵی ئێمە چۆن هەستەکە ئێمە ڕێزان لێگرین. من زۆر جارە بیستمە بینم وەکو خەلەلێکی تەربەوی باوکو دایکی زۆر هەیە، ئێستا لەوەیە لە ژیانیشمانە هەمومان بینی بێتمان، دراوسێکەمان کەسەکەمان دەور و بەرمان چەند کەسێک لە دەورمان ئایبینین خەلەلێکی زۆر گەورە هەیە. خزمەتی مناڵەکەی ئەکات، ئەمە لە ڕووی شەرع واجبە لەسەرمان کە ئێمە خزمەتی مناڵەکەمان بکەین، کە مناڵە هێنایەبوون ئەبێ خزمەتی بکەین، ئەمە لە ڕووی شەرعیەوە ئەم واجبە لەسەرمان. بەڵام لە هەمان کاتیشە فەزیلەتە کە باوک بە جوانترین شێواز بیکە. ئێمە ئەبینین زۆرێک لەو گەنجانە دێتەڵە وەڵڵی مامۆستا باوکم ڕاستە من خەلەلم هەیە شێوازی خوێندنم خراپە، بەڵام بە شێوازێک لەومە مەکا یەکێک لەو شتانە لە چی کوڕم تخوا ئەوەنی تۆ ئازا بووی داوای پارە لێکردن خۆزگەوە ئازاش بتایە دەرەجە بۆ هێنا. یعنی بۆ نمونە لێرانەیە دانە چاوی ئەو خزمەتە بۆ یەکەی هیچ شتێکن نەکردەوە. ئێمە لە شەرع و دین ئێمە هەمومان موسڵمانین. من بە پێی بەواتە منەتکردن بە خێر بە سەدەقەش بە چاکە بە واجبش بەتاڵیەکاتەوە خێری نایەڵێ. زۆر جار هەیە ئێمە لەومێ مناڵەکانمانەکەین بۆ نمونە یەکێک لەو شتانێکەوە زۆر گرنگە کە ڕێز لێ نەگرتنیان بە تایبەتی لە شکانیان ئایا کوڕم بەخوا تۆ قەت بە هیچ بەئیس ناکەی. زۆر جارێ ئەم لەفزە بە مناڵەکانمان ئەڵێ. یا زۆر جار هەیە کە مناڵەکە لە شتێکا بە قسەمان ناکات ئێمە ئەڕۆین هەموو ژیانی پێ ئەپلیکێنەوە و وێرانیەکەین. بۆ نمونە دایکێک یا باوکێک ئەگەر مناڵەکەی کە بە قسەی نەکا زۆر جار هەیە لە کوڕم والله جاری وا بۆ گەنجە بۆ هاتوتە لام گریا بۆ شیازەڵێ مامۆستا باوکم چەندین جار دایکم چەندین جار دوعای لێ کردم ڕەبی قەت خێر و خۆشی لە خۆت نەبینی. یعنی بۆ نمونە بەم شێوازە لە پێناوی ئەوەی کە دڵ ئێشانێک کە بۆمان دروستەکرێت. بۆیە گەورەترین ڕێزی ئێمە بۆ مناڵەکانمانەوەیە کەوا هەوست کات کە تۆ خۆشترین شتی لە ژیانی ئەو بە هەموو کەم و کوڕەکانیەوە. ئەی ئەگەر مناڵ بێ و کەم و کوڕی نەبێ ینی پیاوێکی گەورەیە و وەختە باوکێکە ئەبێ لەو تەمەنەیە کەم و کوڕی هەبێ، ئەبێ گرفتی هەبێ، ئەبێ عەزیەتتدا، ئەبێ ئازارتدا. کاتێکیش دایک و باوک کە گەورەیە ئەو کاتەیە کە بۆ نمونە بتوانێت لەگەڵ ئەمانەیە مامەڵە بکات، بتوانێت لەگەڵ ئەو شێوازەیە کە بۆی ببێتە ئەوەی کەوا بتوانێت لە دڵی خۆیان جێگەی بکاتەوە. غاندی ئەڵێ دڵی دایک ڕەحمەتێکی گەورەیە بۆ کە گەورەترین ڕەحمەتە گەورەترین جوانێک کە خوا لەسەر عەرزا خەڵقی کردووە. یەکێکی تر لە فەیلسوفەکان ئەڵێ گەورەترین هەدیە بۆ ژیان بریتیە لە دڵی باوک. ئەمانەی بێت یا جێبێتەوە مناڵەکانمان کە کێشەیە بێ گرفتی ئەبێ بۆیە خاڵی یەکەم بریتیە لە ڕێزگرتنیان. ڕێزگرتن بەو شێوازەی کە ئێمە ئەبێ بزانین ئەوان نەک هەر لەم دنیایە سەرچاوی ژیانی ئێمەن لە قیامەتیشە. وەکو ئەو حەدیثەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ گەر یەکێک کە مرد هەموو شتەکانی لێ ئەبڕێ ئیلا ئەوەی کەوا بە دوای ئەمێنێت چەند شتێکە ژمێرێ یەکێک لەوانە کە چییە وەوەلەد صالح يدعو له کوڕێکی هەبێ کە دوعای بۆ کە دوعایان چی یعنی چاکەی بۆ بکە یعنی خێری بۆ بکە نەک هەر دوعای بەس دەست بکاتەوە. کە تۆ دڵنیا بە ئەو مناڵەتە بێتە دکتۆرێک بەو پەرۆشەوە بە بەو پەرۆشەوە بی کە مناڵەکەت ئەگەر ببێتە دکتۆرێک چەندێک خێر بۆ تۆ لە دوای تۆ بۆ تۆ ڕێکە. ئێستا کرد تۆ هات و ئاوها مامەڵە لەگەڵ مناڵەکەتا کرد کە لە قیامەتا بۆ تۆ بێتە گەورەترین خێر و بەرەکەت چەندێ جوانەبی چەندێ شێوازێکی تر لەگەڵا چۆڵێتەوە. وا هەست مەکە تۆ فەزیلەت بەسەرەوە هەیە وا هەستکە ئەیش فەزیلی بەسەر تۆ هەیە. و یەکێک لەو شتانی کەوا بۆ نمونە کە دوعای مناڵ بۆ باوک یەکێک لەو دوعایانە کە قبوڵە چۆن دوعای باوک و دایک بۆ مناڵەکەی قبوڵە بە هەمان شێوازیش. وتعالى القرآن كخوا فرمي وقل ربي ارحمهما كما ربياني صغيرا خوا رحمي بيوكيش كتشون اوان ايميان بمنالي قوريك رحمي منال دعاي منال بو باوكو دايك قوريه ويبا ايما هسكين منالا كانز بم ريزو سيران كين كبشي قيامت مان بشي دنيا مان بشي سربرجكاني هر الدنيا مان
ڕێزی مناڵ کاتێ ئەگیرێت کە هەموو شتەکانی وەکو خۆی ببینین. ئێستا تۆ مناڵەکانی هەمومان زۆر جار هەیە لە گرفتێکا لە شتێکێکی کەم کوڕیە، بۆ نمونە لە خوێندنە تۆزێکەم کوڕی هەیە، بەڵام سەیری ئەو ناکەی خاوەنی چ ئەدەب و ئەخلاقێکی جوانە. ئەم ڕۆزانی زۆر خێزان هەیە پلکاونەتەوە. بەهۆی چیەوە پلکاونەتەوە؟ بەهۆی لە دەستدانی مناڵێکیان لە ئەخلاقا. ئێمە چەندێ سەرمان سووکە تا لە دەستی نەدەی نایزانین چەندێک خەتەرە، تا مناڵێکمان بەوە عەزیەتمان نەدا نازانین ئەخلاق چەندێک گرنگە. مناڵەکانمان بەشی هەرە زۆریان ئەهلی دینن، نوێژکەرن، هەر هیچ نەبێ خراپە ناکە، بە ئەم جوانیانەیان تیا ببین. ئینجاش کە بۆ نمونە ڕێزەکە لەوایە کە تۆ ڕێز لە مناڵەکە بگری چەندێک خۆشە ئێستا پێی بڵێ کوڕم وەڵڵی کۆمەڵە جوانە لێ بینم، جوانی تیا بینم، ئەزانم خاوەنی ئەدەبی خوڵقی ڕێزی کۆمەڵە شتی زۆر جوان، بەس دڵیشم خۆش کە لەوەی کەوا تۆ بتوانی کە دەرەجە بێنی. بەم نەوعە پێی بڵێ یا بەو نەوعەیە تۆ چیت پێکرێ؟ بەخوا هەفتان بۆ داناوی، بەخوا شەستم بۆ داناوی، بەخوا زانم هیچ تیا بەسەر نییە، بەخوا زانم ساڵە تریش دانێ. ئەم ئیحایانە ئێمە نمووی کۆمەڵە شتی سلبیان تیاکە. هەر تۆ خۆمان بخینە جێی مناڵەکانمان، ئەگەر باوکمان دەستێک بێنێتە سەرمانە ڕۆژانە یەکێک لە ڕێزگرتنەکە برادەر دروستکردنە برایەتی دروستکردنە لەگەڵ بۆ مناڵەکانمانە. چەندێک خۆشە ئێساکە کە تۆ مناڵەکە جارجارێک هاتیتەوە کوڕم بەڵێت وەرە باوکەکان باوشی بۆ بگریتەوە، کە بۆ نمونە تەسەورکەین خۆمان بەم عومرێ ئەگەر باوکمان مابێ بەم شێوازەمان بکات چەندێک تامیلەکەی. ئێمە پێمان عیبە مناڵێک تا مناڵە تا بچووک بێ مناڵێک 2 ساڵە 3 ساڵە بەو هەموو پیسیەوە بەو هەموو ینی حتا جاری وایە چڵمنە، جاری وایە پیسە، جاری وایە بۆنیە، جاری وایە، بەڵام ئەیخێنە سەر ملمان ماچی ئەەکەین گوێ پێ نادەین. بەڵام ئێساکە مناڵەکانمان کە گەورە بێت تەرکیانەکەین تیان هەڵدەین لیان دەریانەکەین لە باوشی خۆمان، کە ئەبێ بزانین کە مناڵ چۆن مناڵ بە مناڵی پێویستی پێمانە بە گەوریش پێویستی پێمانە. لێمان تێک چووە تربیەتی باوکو دایکە پێ برادری باوکو مناڵەکەی بێ. باوکو دایک تەنیا باوکو دایک نییە، برادرە. ئێمە ئەم لایەنەمان تەرک کردووە، بۆیە سەیرەکەی مناڵەکان لەگەڵمانەوەکو خۆی خزمەتمان ناکە، هەز بە ئێمە ناکە، برادرێک زیاتر کاری لێکە. ئەم خاڵە بووە واڵێ ئەگەر هاتو ئێمە برادری مناڵەکانمان بووین ئێمە زیاتر کاریان لێکەین نەک برادرەکان. ئەگەر ئێمە برادریان نەبووینە وەختە برادری چاک بۆ خۆی دروستەکە، برادری چاکیانچی بەدڵی خۆی بێ. ئەمەشە بۆیە کە کێشەکان کە زۆر گرنگە ئێمە بیزانین کە لەبەر خۆمان ئەبێ هەڵدەین ڕێزگرتنەکان بەو شیازە بێ کە هەستکەین ئەمانە قیامەتی ئێمە، هەستکەین کە ئەمانە جوانترین شت بۆ ئێمە دروستەکە. ڕێزگرتنی ئێمە بۆ مناڵەکانمان تەشجیعکردنێتی. چەندێک خۆشە ئێستا ئێمە لەگەڵ مناڵەکانمانە کە دانیشین بڵێن هەر بەم شیازەیە بەم لەفزەیە بڵێن کوڕم هەست ناکەم تۆ لەبەر ئەوەی کە من حەز بکەی دەرەجە بینی کە لە من بترسێ یا بۆ نمونە ڕووگیری ئەو خزمەتە بی کە من بۆ دەکەم. چەندێک خۆشە کە تۆ پێی بڵێ کوڕم یا کچم من چاوم لەوەیە کە تۆ چۆن من دڵخۆشەکەی، هەموو دنیای من لەوایە، تۆ وەرە بەم نەوعە پێی بڵێ لەگەڵ ئەو نەوعی ترانە چەندێک فەرقەیە. ئێمە قەت کاتمان نییە لەگەڵ مشتریەکە دانیشین زۆر جوان دانیشین تا هەڵێ خەڵەتین تا شتمان لێ بکڕێ، لەگەڵ دراوسەیەکە زۆر جوان دانیشین ڕێزی لێگرین تا ڕوا، لەگەڵ کەسانی دەوروبەرمانە زۆر بە ئەدەبین، بەڵام لەگەڵ مناڵی خۆمانە زۆر بە سووکی سەیرەکەین. ئەمە شەواکە کە مناڵە هەست بە ڕێز نەکاتواتە تیا بشکێ دواتر خەم و پەژارەی هەبێ. بۆچی مناڵەکانمان هەست بۆ نەکا کە ئێمە ڕێزین بۆ ئەوان یا ڕێزیان لای ئێمە هەیە؟ ئەو کاتە مناڵ دڵی تۆ خۆشەکە کە هەست کا تۆ دڵت پێ خۆشە. ئەگەر ئێمە هەستمان نەکرد کە مناڵەکانمان جێی دڵخۆشیمان ئەوش دڵمان خۆش ناکە. بۆیە لایەنێکی دەرونی زۆر گەورە هەیە بەڕێزان، ئەوەی کە زۆر پێویستە بۆ جەنابان وەکو باوکو دایکێ پێویستەکە لە لایەنی دەرونیەوە خزمەتی ئەم مناڵانە بکەین، بەتایبەتی ڕێز لێگرتنیان، بەتایبەتی گوێگرتن لێیان. ئەگەر هاتوو تۆ گوێت لێگرت ژیانی دەربازەکەی، ئەگەر گوێت لێ نەکرد ژیانی لەناوە بەی. ئێمە زۆر جار هەیە بینین کۆمەڵە خەڵکەیە کە تۆ گوێ لە مناڵ نەگەر خەڵکێکی تر گوێ لێگرێ. بۆچی ئێساکە لە برادەرەکانە زۆر لەگەڵ برادرایە لەبەرەوەی برادەرەکە هەمان معاناتی گوێ لە یەکە گرن مەشاکلەکانیان بۆ یەک باسەکەن بۆیە ئەو گرفتانی بۆ حەلەکە، بۆیە هەر هیچ نەبێ خەمەکانیان بێکەوە ئەکەنەوە. بەڵام ئەگەر ئێمە هاتوو بۆ شیازە بوون و کاتە کێشەکانمان دوای لێ نایە. لەبەرەوە یەکێک لەو شتانە کە پێویستەکە کە ئێمە بێ گوێیان لێ بگرین، ڕێزیان لێ بگرین و خاڵێکی تر لەوانەی کەوا زۆر گرنگە تەشجیعیان بکەین. یەکێک لە ئینەکان جبران خەل جبرانە فەرمێ چییە؟ فەرمێ باوکو دایک لە ژیانە هەموو شتێکن بە جۆرێک کە بۆ نمونە سەرخۆشین لە کاتی خەم و پەژارەیە.
ئێمە کاتێک کە مناڵەکە هاتووتەوە تەمەڵە یا بۆن لە دەرسێک کەوتووە چی پێڵێ ئەو نەتری شتێنینەوە نەکەوی دڵی بینەوە بڵێ کوڕم دەیگوێمە دەرێ تۆ جارێکی تری شەڵا باشەبی ئەم جارەی تریان ئەم مانگەی داهاتویان دێمن چاونێت دڵنیاتەکەم مایی داهاتوو باشەوی کە بۆ نمونە دێتەوە یا ڕۆژێک ئەخوێنێ زۆر شپرزە ئەبێ ناچێ بەدڵەوە یا خوێن ناچێ بمێشکەوە تۆڵێکی کورە کوڕم تا ئێوارە ڕاکە ڕاکەکە ئێستا شاتوێ دەرەجێ یعنی ئەوە نەیتری شکێنیتەوە ئەگەر هاتوو پێم وتم کوڕم گوێ نەدەیتێ قەیناکە خۆگر بە ساعاتێکی تر ئێستا بڕۆرەوە تۆزە ئیسراحەتکە و بگەڕێنەوە یعنی ئوسلوبێک بدۆزینەوە ئەبێ تۆ هەستکەی ئەو تەشجیعێ بەم شیازە بجوڵێنێ بۆی کەواتە ئێمە ئەبێ بەم شیازە ئەمانەتی مناڵەکانمان بەو شیازەیە کە بەردەوام تەشجیعان بکەین نەک جارێ پێ بڵێ کوڕ من چی دەوێت بۆ دەگەڵ بەستۆ بخوێنە نه ئەبێ بەردەوام ئێستا من گەورەترین مشکلە و خوێنکارانی کە لای ئێمەی جەنابتان لای ئێمەی ئەڵێ ماوەسا کە دیینە لای جەنابەت دوای ئەڕۆینەوە دوو هەفتە زۆر باشین تەشجیع بین گەرمە بین بەڵام دوای سادەبین بۆ لەبەرەوە تەشجیع لە ماڵەوە نییە بۆ یەشەممان بە پێویست زانی ئەگەر هاتو تۆ بۆ نمونە ڕۆژانە کوڕم هیچ پێویست نییە ئەمڕۆ چۆن بووی باش بووی ئەمڕۆ ئارۆڵا باشم زۆر باشم ئەدام ڕۆ باش بوویتە پێم خۆشە دڵە خۆش کردم دەی بزان بەیانی چۆن هەل خۆ تۆ ئەساسێک دانی بەیانیش باش بێ ئەم هونەرێ پێویستە باوکو دایکێ بیزانێ لەگەڵ مناڵەکە لە گەورەترین ناخۆشترین فترایە پۆلی شەش هەر خۆی خەم و ناخۆشیە تۆ تەسەور کە مناڵەکەت حەزێکی زۆری هەیە بەڵام لە هەمان کاتیشان ناتوانێ ئەم حەزە تاقیق بکات لە چ ناخۆشیەکەیە کە دەسە بەر نابێ بۆی ئێستا من یەک شتێک بە جەنابتان بڵێم بۆی کە حەز بەو تەشجیع بکەن کە چەندێک گرنگە تەشجیعی دایک و باوک و کەس و کار لە پشتی ئینسان گەورەترین هێزە لە پشتی ئینسانەکانەوە وەکوەوەی کە خەدیجە ڕزا و ڕەحمەتی خوا لێ بە کاتێککە پێغەمبەری خوا لە ئەشکەوتەکە دێتەوە خەمەی گرێ فەرمێ دام پۆشن ئەوش پێ فەرمێت تۆ کەسێک نیت لە ژیان تاخوا زەرر لێ بدا لەبەرەوەی لە هەموو کاتێکا تۆ قازانجێ خەڵکە ویستۆ ئەم تەشجیعەت چەندێک گەورابێ لە ژیانی محەممەدە تۆش ئەگەر بە مناڵەکە وت کوڕم تۆ تا ئێرە هاتووی بە سەرکەوتوێتی گەیشتویتە پۆلی شەش دڵنیا بە لێرەشە ڕۆی بە سەرکەوتوێتی چەندێک جوانانە یان ئەگەر هاتو ئێمە لە کاتی خەمەخوا نابێ ئێمە تەعەزیەکانیان بوو یعنی ئەو نەیتر خەمبارتریکەن کێشەیت بۆ دروستکەین نابێ ئەو کاتە لۆمەی نەقسەکانی بکەین لە کاتی خۆشیەکانیە ئەبێ ئەوانی پێ بڵێ نەک لە کاتی ناخۆشیەکانە ئەو کاتێک کە بۆ نەدانیشێ لەگەڵتا وەڵاهی کوڕم تێبینیەکەمە یە جارجار هەستەکەم کاتە زۆرە ڕۆ ئەو کاتە بێ پێی بڵێ نەک ئەو کاتی کە خەمەکەی گەورەترکەین ئەبێ تۆ ڕەجابی لە کاتی یەئسا کە ئەو ئەژنۆی ئەشکێ پەکی ئەکەوێ پشتی ئەشکێ تو ئەبێ لەو کاتەیە ڕەجا و ئومێد بی بۆ ئەو ولا همان كاتا تو قوت بي بو ضعفي او اما جبران خليل علي باكو دايك بوشي هذه قوه وضعفيات اي ما قال ضعفي ترمان بو دروسكر خوي دو لدولا باكي كوتو توتلشن لايكي ترو باكي بخيبوي اما زور جرينجا كبراسيش اما اتوانين كزور خدمتي من علاقه مع ممكن بيوسا كابتابتي لم ريزوا لتشجيعاته بتايبتي تشجيعاتي بردوام تشجيعاتي باوکو دایکانەی ئەسڵی نەک تەشجیعاتی ئەدەبیەکەەوە یەکە کوڕم بخوێنەدا هەوڵدە دەی بزانم شتێ بکە ئەمە هەستەکەی خۆت بەدڵ نایڵێ هەستەکەی بە بێزاری ئەیڵێ هەستەکەی بە گلەیەوە ئەیڵێ بەڵام ئەگەر هاتوو کە تۆ جوان بەیانی دڵت کرد لە ئەو پڕی خۆشەویستیە بۆ مناڵەکەتە و کاتە ئەو ئیسفادەی لێکە اینجا لە شێواز زیاتر لە چەند شێوازێ بەکاربێن یەکێک لەوانە کە بۆ نمونە چەند جار ڕۆشتووی لە ژوورەکە 2 دقە 3 دقە لەگەڵا دانیشی کوڕم دەرێ هەڵا حەزەکەم گوێ لێ بگرم زان مشکلت هەیە معانات هەیە گرفتت هەیە ئێستا هەست بە واکە کە کەسێک چاوی لێتی یان نە هەستەکە ئومێدیان پێ هەیە یان نە بەڵام ئەگەر تۆ بۆ نمونە ئێمە ژیانمان وایە ترکمان کردووە هەموو شتێک ماواز لێناوە ئەڕۆین بۆ مناڵەکان بەس لەسەر سفرەیان بینی یان لە کاتی دانیشتنەوە لە بەردەمی تەلەڤیزۆنیان بینی و زۆر جارێشەیە ئەمە بە قازانج ناگەڕین بۆیە پێویستەکە کە ئێمە بیر لەمە بکەینەوە گەورەترین شتەوەیە گوێیان لێ بگرین ڕێزیان لێ بگرین تەشجیعیان بکەین خەمەکانیان کەم بکەینەوە و لە هەمان کاتیشا یەکێک لەو شتانەی تر کە زۆر پێویستە ئەوەیەکەوە ئێمە چۆن ببینە هاوڕێیان لایەنی دەرونی ئەمە زۆر گرنگە بەڕێزان با ببینە هاوڕێی مناڵەکانمان ئەو مناڵەیە لە معاناتێکایە من تەوسیفێکی بۆ ئەەکەم ئەو معاناتی کە تۆدا ئێستا بزانن تۆ لە ژیان تا بڵێن تۆ مۆزەفی لە شوێنێکە پێت بڵێن وڵا پارچەی عەرزەیە لەوەیە نەدرێ پێت لەوەیە بدرێ پێت لەو بەینەیابی چ خەمە خەفەت و قەلەقێکە وگرێ يعني قلقي زورت قري وكاتي والله ما قال هاتوا بونمنا يشك لو اشتانا اي مناڵێکی شت لە چ قەلەقێکە کە ئەزان نازانێ لە ژیانێ لەکوێدا لە عەرز نازانێ لە چ کۆلێژێکە نازانێ لە چ شوێنێکە
بۆیە ئەمەی باری دەرونی پێویستەکە کە ئێمە بۆ مناڵەکانمان بیکەین کە زۆر زۆر گرنگە و دڵنیاش بن وەکو میانمەندەر کە یەکێکە لە فەیلسوفەکان قسەیەکی زۆر جوانەکە ئەڵێن نییە خۆشتر لە گوێی مناڵە بەقەدەر مەدحی باوکەکەی مەدەحکردنی. ئایا ئێمە قەت مەدحی زۆر جارە هەیە مەدحی خەڵکەکەی بەس زۆر کەم مەدحی مناڵەکانی خۆمانەکەی، زۆر کەم بووینەتە جێ دڵخۆشی بۆ مناڵەکانمان. بۆیە مەدح پێویستە ئێمە بیکەین. کوڕەکەت کچەکەت وەکو وتم جوانەکانی لێ ئەبینی ئەوە زۆر گرنگە. بۆ ئەمە ئەڵێن لەبەر ئەوەی دڵنیابین وەکو جان جاک ڕۆسۆ ئەڵێ چی باوکێک یەک باوکێ باشترە لە 20 مامۆستا بۆ کەسێک. باوکێکی چاک، باوکێکی پڕ لە خێر، باوکێکی بەتوانا زۆر باشترە لە 20 مامۆستا بۆ کەسێک. ئێمە ئەمە زۆر گرنگە. ئەو باوکە بین کە مناڵەکانمان هەستکەن کە ئێمە خۆشترین ژیانیان بۆ دابینەکەین و باوکو دایکی شوان نەزانێ هیچی پێ ناکرێ. و هەستمەکەن تەنیا بە ڕوو، تەنیا بە عەتف، تەنیا بە زمان، تەنیا بە باوش و کۆش کە مناڵی خۆمان لە ئەستۆیان گرین بەوە ئەتوانین هەموو شتێ بکەین. بۆیە ناپلیۆن ئەڵێ چی ئەڵێ دایک بە دەستێکی ئەتوانێت بێشکە ڕاژەنێ، بە دەستێکی تریش ئەتوانێت هەموو عالەم بە دەستی چەپیش ئەتوانێت هەموو جیهان بلەرزێنێ. چکە ڕاستە خۆی ناپلیۆنەوە مناڵێکی ئەو دەستانێ سەیرەکە هەموو جیهانی هەژان، هەموو خەریتە جیهانی گۆڕی، هەموو سیاسەتی جیهانی گۆڕی، هەموو تاریخی گۆڕی بۆ یەک کەسێک دایکێک لە پشتیەوە. ئەوش هاوەسفی دایکەکە. خۆتان بەکەم مەزان، عەتف و حەنان لای هەمووتان هەیە، شەهادە هەموو شتێ نێ بڵێ من ناتوانم نایزانم لێ. ئەوەی پێویستە ڕێزەکەی مناڵەکەت هەستکا کە تۆ باوکێکی زۆر گەورەی بۆ ئەو. چونکە بۆ ئەماڵین ئەگەر بێت و باوک و دایکێک خۆی پێ نەگەینێ قەت مناڵەکە پێ ناکە. و یەکێک لەو شتانێکەوە بۆ نمونە ئەوەی کە بۆ نمونە یەکێک لە ئینەکان لە جەمیل زاهاوی ئەڵێ هیچ کاتێک دایکێک خۆی تان نەتوانێ خۆی بگۆڕێ مناڵەکەی ناتوانێ بگۆڕێ. بۆی لامان گران نەبێ کە ئەم شتانە بۆ مناڵەکانمان بکەین. وەڵڵاهی ئێستا زۆر گرانە بە تۆ بڵێم ئەگەر چوویتەوە کە بۆ نمونە مناڵەکەت ماسکەی بڵێ پڕ مەزانم تۆ پۆلی شەشی، کچم مەزانم تۆ پۆلی شەشی بەڕاستی من ئومێدە پێیەکەم کە لە ژیانە سەرکەوتوبی. زۆر گرانە مەوکەی، بەڵام مەزانی گرنگی ماسێک لە ژیانە چەندێک گرنگە. بۆیە یەکێک لەوانە بنیامین وەست کە یەکێکە لە فەنانە زۆر گەورەکان، گەورەترین پێگەیشتوترین کەس لە مەجالی تەسویرە، قسەیەکە کاڵێ یەک ماچێکی دایکم وای لێکردم کە ببمە گەورەترین مصەور لە جیانە. دیارە تەسویرێکی فەنی ماچی دایکی هێناوەتە پێشاوی خۆی کە چۆن ماچیەکە ئەم تەسویرە فێریەوەی کرد کە چۆن پێ بگا لە ژیانە. یەک ماچێکە توانێ ئاها ئینسانێ بگۆڕێ، یەک باوشگرتنێک بۆ مناڵەکە ئەتوانێ هەموو جیهان بگۆڕێ. بۆیە پێویستەکە کە ئێمە بەڕاستی هەوڵدەین کە بتوانین کە ئێمە مناڵەکانمان خۆش بێ. هەر کاتێک مناڵەکانمان هەستیان کرد کە ئێمە خۆشیانمانەوێ ئەوانش دنیایان خۆشە بێ و بە پێگەیشتن لە ژیانیان پێ خۆشە بێ. بەعزێ مناڵ هەیە ئێستاکە زۆر جارەیە عەزیەتی دایک و باوکێدا ئەڵێ چی ئەنجا چییە وا نەخوێنم باوکودا یاسەیرەکەی بە چی بە نەخوێندن عەزیەتی دایک و باوکیدا. چونکە زانێ باوک و دایکی زۆر حەزەکە بخوێنێ، بەڵام لەولا باوک و دایکەکە تەربیەتێکی جوانی نەکردو لە مناڵی، جوان پەروەردەی نەکردووە، مەشاکلی بۆ دروست کردووە. ئێمە حەزەکەم ئەو شتە بڵێین مناڵمان کە خراپە بێ با خۆمانی لێبەری نەکەین، بەشێکی خۆمانین، گرفتەکانی خۆمانە، مەشغەڵەتی خۆمانە، کەم و کوڕەکانی خۆمانە، جوێنەکانی خۆمانە، شەڕەکانی خۆمانە، تەبیعەتگەنی خۆمانە لە مناڵەکانمانە. ئەیسە مناڵەکانمان زەمبی چییە؟ بێڕێزی ئێمە بەرامبەر بە مناڵەکانمان. ئەگەر هاتو ئێمە خۆمان گۆڕی بۆ شیازە. بۆیە جەڵدۆنی کە یەکێکە لە فەیلسوفەکان و فەقیرەکانە فەرمێتی هەموو جیهانم خۆشەوێ ئەو کاتێک کە دایکم خۆشمێوێ. حقیقەت ئەو کاتێک باوکمان خۆشمانوێ، دایکمان خۆشمانوێ، هەموو دنیامان خۆشە. بەڵام دایک و باوکمان ڕقی لێمان بێ وەڵڵاهی ڕقمان لە هەموو دنیا بێت بەقەدرەوە. بۆیە سێرکە و کەسانی کە دایک و باوکی ڕقی لێ دایم بەرەو لای انحرافە ڕۆن، بەرەو لای مەشاکلە ڕۆن، بەرەو لای گرفتە ڕۆن، بەرەو لای ئەوە ڕۆن کەوا زۆر زەرە لە خۆیان بدەن. و ئەوەشی کە زۆر گرنگە بە حەقەت دایک و باوکە بێ خۆشەویستیەکاندا لە یەک لەگەڵ مناڵەکان. یەکێک لەو خاڵە نەفسیانە ئەوەیە کەوا ئێمە بتوانین خۆشەویستی دایک و باوک بین لە یەک. دیوەران تەڵێ چی ئەڵێ دایک بە هەموو دڵی خەڵکی مناڵەکەی خۆشەوێ، بەڵام باوک بە هەموو هێزی خۆشەویستی مناڵێک خۆشەوێ. ئەگەر ئەم دوو هێزەیە ئەم دوو توانایە درا لە یەک ئەو وەختە مناڵ هەستەکە لە جەوێکی ئارامایە.
سێریکەن مناڵەکانتان کە بچوو بوون ئەگەر شەوی ڕۆژێ لە دابێ و شەوە سەعاتی 1 بۆ 3 شەو هەڵساوە خەوی زڕاوە هەر کاتێ مناڵێکتان شەوی 1 شەو 12 بۆ 3 شەو هەڵسا دڵنیا بە ئەو ڕۆژە عەزێت دراوە ترسێنراوە لێی دراوە شکێنراوە بۆیە لەو کاتە چێ بێت دێتەوە خەوی لێ داتەوە ئەمە لە مەشاعرە جێ بێتەوە لە لاشعوریا کۆ بێتەوە ئەی ئێساکە ئێمە پێویستەکە کە لێرانە با تۆزێک بە خۆمانە بینەوە چونکە ئەوەی تۆ بۆ مناڵەکەتێکی قەت بەدیل نییە ئێمە ناتوانین لە دەرەوە مامۆستا ناتوانێت لە ناو مەکتەبە دەوڵەت ناتوانێت ئەوەی باوکو دایک بووینەکە مەسەلێکی فنلەندی هەڵێ هەر لە قوماشێکی زۆر بەسیط ئەگەر بۆ نمونە دایکێک شتێک بچنی و دروستی بکا بۆ مناڵەکەی خۆشی و ئارامی بۆ مناڵەکەی دروستەکە و گەرمایی بۆ دروستەکە بەڵام ئەڵێ ئافرەتێکی غەیرە کەسێکی غەیرە ئەگەر بێت و لە جوانترین سۆف باشترین خوێن بکا مەرج نییە ببێتەوەی کەوا ئەو مناڵە ئارام بکا و لە خۆشییا داینە چکەوەی دەستی تۆ خۆشە زۆر جار هەیە کەسێک ئەڵێکی وەڵڵاهی من خواردنی دەستی دایکم پێ خۆشترە خۆشترین شوێن بێ حەز بۆواکە بەڵام ئێمە خۆمان نەگەیانوتە ئەو ئاسانەی کە بەوشی ئازەبین تاوەکو ئەوان بەوشی ئازەبین ئێمە بەڕاستی ئێوە هەموو شتێکن لە ژیانە نەک ئەوەی کە دەوروبەر محمود دەروێش گەورەترین مفەکری عەرەب و گەورە ئەدیبی عەرەب ئەڵێ دایکە من ناوت نانم تۆ ئافرەتی ناوتەنم تۆ هەموو شتێکی بەحەقەت هەموو شتێکن خاصن دایک کە زیاتر لە باوک لە ماڵە پێویستەکە هەموو شتێ بین بۆ مناڵەکانمان خۆشی بین بەرەکەت بین جوانی بین ژیان بین تام و چێژ بین ئەمە خاڵێکە کە پێم خۆش بوو کە لە خزمەتتانە بم و خاڵێکی تر لەوانەی کە زۆر گرنگە ئێمە کە بیکەین بۆ مناڵەکانمان کە بە تایبەتی چەند تەوەرێکە من پێم باشە تەرتیبکردن ئەمان لەلایەنی نەفسی و مناڵەکە هەستکە خۆشەویستیە داتی ئەو مناڵە هەستکە ڕێزی لێگری هەستکە گوێی لێگری هەستکە خۆشەویستی بۆکەی هەستکە تۆ لەگەڵای هەستکە کە تام و چێژ ئایا ئەم مناڵە چۆن بڵێ تۆ نابێ ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووەمینە تۆ وەکو باوکو دایکێک مەفروزە تربیەتی ماڵ پێش ئەوەی کە مناڵەکەت بۆی جەوێکی ئارام لە ماڵا دروستکەیت چونکە ئێوە کەسی یەکەمن لە ماڵە والله من عجیبم دێت بۆ نمونە یەکێک لەو شتانەیەکەوە زۆر گرنگە لە ماڵە ئێمە ئێساکە تۆ تا ڕۆژ تا ئێوارە لە بازاڕە دوای دیتۆ ئینجاران لە بەردەمی تەلەڤیزۆنە ئێوە تەلەڤیزۆنە ئیشەکە جاری وایە شتی خۆشی تایە سەرنجڕاکێشی تایە مناڵەکەت کردوتە ژوورەڵی بخوێنەوە تۆ خۆشە لێرانی بەخوا ئەبێ بەقەدەر ئەو ئەوەزێتە چێژێ تۆش ئازار بچێژی ئەی باوکو دایک ئاوا ئەجری هەیە لە لای خوا ئەبێ تۆش خۆ لەو تام و چێژانە بگریتەوە لەبەرەوەی پێناوی مناڵەکەتە یەکێک لە وەزامی مامی عومەر بووە مناڵێکی بۆ لایهێنن نەخۆش بووە پێویستی کردووە کە خورما نەخوات ئەڵێ لەو ڕۆژاکە ئێن لێ بڕۆم بەیانی بۆم بێنەوە پێم بڵێ بۆی پێتان بڵێم چی بکە ئەڵێ دوای بەیانی بۆی ئێنەوە ئەڵێ چی بکەین بۆ عیلاجەکەی ئەڵێ خورمای مەدەنێ ئەڵێ باشە دوێنێ بۆ نەتوت ئەم ڕۆیە نامانتەوە وتی لەبەرەوەی دوێنێ خۆم خورما خوارد بوو نەئەبوو بە مناڵەکە بڵێن خورما مەخۆ هێستاکە تۆ خۆ سەیری تەلەڤیزۆنەکە لە کوڕم هەسە لەبەر تەلەڤیزۆنەکەی وەڵڵا لێرە درامایەکی خۆشە و تۆ لەگەڵا تێکە معقول نییە ئەسڵ یعنی ئەمە زوڵمە لە مناڵەکەتێکی بۆ بۆیە بێ تۆش خۆت ڕێکخەی تەلەڤیزۆنەکەی ماڵ ڕێکخەی و یەکێکە لەو شتانەیە کە ئێمە ئاگامان لێ نییە ئەگەر تۆ تەلەڤیزۆنەکە مەنعەکەی خۆ دانیشتە دیار بۆ مناڵەکە شەڵێ سەیری ئەنتەرنێت بکە خە چۆن نەبی دەتۆ خۆ لە هەندی تاوەتی هەستکە تۆ لەبەر خاترێ و کوڕم ئێوە تەڵەبەی شەشن ئێوە خوێندنتانەیە ئەوە منی جوعات بێ حەزەکەم خۆم لەو تەلەڤیزۆنە ئیلا لەو بەرنامەیە ئیخبارێک ئەو نەهەڵەیەکە بۆ ئیخبار بۆی ئاگاداری ژیان بی ئەیتە دوای ئەو سامنیشەی کوژێنەوە بۆی کە ئێوە بخوێن تو خوا و ناڵە زیاترەکەوێتە ژێرباری خوێندنیانە ئێمە خۆمان ناخێنەوە زڕۆفەوەمانەوە مناڵەکەمان لەو زڕۆفەیە بێ ئەمە خاڵێکە لەوانە زۆر زۆر گرنگە تەرتیبکردنی تەلەڤیزۆن ترتیبکردنی یەکێکتر لەوانە خەو تۆ تا 12 شەو دانیشی مناڵەکەش قاقایە پێکەنینە دوومی وا دێ خزم دێت تێکەڵاویە بە یەکۆ دانیش ئێستا تۆ خۆ بزانی لەم ژوورە لێرە دانیشی لەو دی مەجلیسێکی خۆشەوێ تو خوا حەز ناکەی بچیتەوە مەجلیسە خۆمانەگرین ئێوە مناڵە اینجا چیەکە ڕاستە نایە اینجا بیری اینجا خەیاڵی ڕا اینجا لە حەقمان تێ خەیاڵیە با بۆ کوێ ئەیەوێ کەواتە ئێمە یەکێک لەو شتانە ئەبێ خەو ڕێکخەین خەو چۆن ڕێکخەین لە ماڵە ئەبێ بەڕاستی کاتی خەوەکەش دیاری بکەین کاتی خەوەکان بەو شێوازە دیاریەکەین ئەبێ سەر لە ئێوارە خێزان هادی ئیبی دروستکە لە ماڵە زووتر بخەون بۆی مناڵەکە ئەو کاتێک کە زۆر کاتی گرنگە ئەگەر تا وجود هەبێت تا زەوزا هەبێ لە ماڵا مناڵ خوێنی بۆ ناکرێت ئەگەر تۆ لە سەعاتی 9 بۆ نە خێزان نووستنەوە خێزانانی کە پۆلی شەشن لە پۆلی شەشیانەیە ئەگەر هاتوو لە سەعاتی 9 خەوت ئەو 9 تا 12 دەوری چۆڵ و خەوی نایە کاتێکی باشە 3 ساعت ئەو 3 ساعتە زۆر مهمە
بەس ئەگەر هاتوو بۆ نمونە لەگەڵ دەنگە جارجارێک دەی بانیەکەگرێ و سەرنجی ڕاکێشن ئەمە وای لێکا کە سەرنجی بڕوا دواترەوە خوێنی بۆ ناکرێت. بۆی پێویستەکە تەلەڤیزۆنە خەوە ئەمانە خاڵێکە لەوانە. خۆراک ئەبێ بزانین مناڵەکە لەم کاتەیە زۆرترین تاقە سەرفەکە پێویستی بە زۆرترین جۆری خۆراکەیە. مناڵەکە یعنی بە حەقەت ئێساکە یەکێک لەوانە ڕابکە بەڵام نەک ئەو بخوێنە کرێکاری بکە نەک بخوێنە، چکە ئەمە بە زۆر تاقەت و وزەیەکی زیاتری ئەوێ لەوەی تریان کە بە شیازەی ترە. بۆیە لێرانە پێویستەکە تۆ خۆراکی پێویستی وەدابینکەی. ئەو خۆراکانش کە زۆر گرنگن میوەهات ڕۆژانە جۆرێک لە میوە بێ، مرز نییە گۆشت و خواردنی قورس و ئەسڵەنەوانە زۆر باش نییەوەی، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەو جۆرە خۆراکە زۆر بەسیتانە زۆر ئیسفادەی پێگە. یەکێک لەوانە میوەهاتە، یەکێکی تر لەو شتانە گوێزە خورمایە. ئەحبە لە ماڵە لە هەفتەی جارێک یەک دو سێ جۆر لەمانە هەبێ، چونکە هەندێک تااقەتی بەشی چەند هەفتەیەکێکە کە کۆی کاتەوە. حتا بێ لە خواردنە تۆ ڕێعایی بکەیت. لە خواردنی زۆر جۆرە، نەک ئەوەی کەوا بۆ نمونە خواردنی زۆر گەورە و گران. ئەو خواردنە پێویستەکە کە تۆ حتا لە ڕێعایە، حتا جارجارێک تخوایمە چوینە بە مناڵەکان کوڕم منەچمە بازار حەزە بە چییە پۆلی شەش میوانێک کە دێت سەرەکەی خۆمانی بۆ تێکە دەین چی بکرێوەمانەکرێ وایانە ئەوەی بۆ کڕێ ئەوەی بۆ کڕێ بۆ میوانەکە، بەڵام مناڵەکە سەر بەرزەکە ئامادەیمانتیانی ئەوەی بۆ بکەین، ئامادەیمانتیانە پرسی بێ بکەین کوڕم چی بێ، هەر خۆت بڵێ ئێستا ئەگەر ئێمە من بۆیە خۆمانە خەینە شوێنیوان. ئەگەر یەکێ بێ تۆ تەڵەبە بێ لە وەکو لە ژوورێکا بڵێ کوڕم چمە بازار چیت حەز لێ با بۆ بێنە، تو خوا بەقەدرەوە ڕووگیرێ بێ باشترە خوێنیانە. ئەگەر ئێمە نەیڵێ ڕووگیر نابێ. وەی ئێمە یەکێک لەو شتانە ئوسلوبی خواردنە، ئوسلوبی پێداویستیە، پێداویستیەکانی تری یەکێک لەو شتانەی ترە هەر شەر نییە لە خۆراکە. پێداویستی پارە گەنجە، پێویستەکە پارەی لە گیرفانە، خۆی ئەبێ ئێمە زووتر لە مناڵەیە فێرمان کردوێت کە چۆن پارە سەرفکە وایان نا. بەڵام ئێساکە ئەڵێ باوکو 5,000 بەرێ، ئێمە یەکسەر پێڵێن کوڕم بۆ چیتە؟ ئەی چیتە؟ دوێنەوە نیتە حەسیر کرد تخوا بەم ئیحراجی نەفسیە ئێساکە مناڵەکە بە چەندێ دەڵێ خۆشە بخەنە. بەڵام چەندێ خۆشە من لە دەمی خۆم یەک زۆر بەلامەعتیادی قەی ناکە ئەو ماڵەیە جلی بۆ خۆم کەمترەکەم، پێداویستی بۆ خۆم کەمترەکەم، شتێ بۆ خۆم کەمترەکەم، با مناڵەکەم دڵخۆش بێ، با تۆزێک دیار بێ، با موشکیلە و خەم و خەفەتی پارەی نەبێ، پێداویستی نەبێ. و یەکێکە لەو شتانە. بۆیە ئێمە پێویستەکە کە لە پێداویستیەکانیە و خەڵێکی تر لەوانەیە کەوا بۆ نمونە کێشەی ناو خێزان تو ئەتوێ مناڵەکە و پێ بگا، بەڵام لەولاوە هەرچی زروفەیە ئێساکە ئێمە یەکێک لەوانە زۆرێک لە گەنجان کە دێنە لای ئێمە کێشەی ئەوانەیە مامۆستا خێزانەکەمان زۆر گرفتی تایە، گرفتی مناڵە، گرفتی خێزانە باوکو دایکە، گرفتی عایلەی ترە، گرفتی ئیجتماعی بنەماڵەیە، گرفتی عەشرەتە، گشتی هێنینە ناو خێزان. مناڵی شەشتەوە بەخوا نابێمانەتیابێ، حتا بێ شەڕەکانە شەڕ شتێکدا و گرفتێکدا و ئەبێ هەڵی گرێ و کاتێکە ئەو لە ماڵ نیە وەیکی گوێ لێ نەبێت. وەرە تۆ گوێ لە هاوار بێ گاڵە بێ وەڵڵی 2 سەعات بخوێنێ بە یەک گاڵەیەک، بە یەک هاوارکردنیەک، بە یەک بۆ نمونە ترسانێکی ئەو مناڵە احتیمالی هەمووی بڕۆ سوودی نابێ، بە یەک شکانەوە لەوەی سوودی نەبێ. وەی پێویستەکە کە تۆ یەکێک لەوانە کێشە کۆمەڵایەتەکانی ناو خێزان ئەبێ هەڵدەنێیان هێڵێت. حاڵەتێکی تر لەوانە سەردانیکردنە بە تایبەتی لە ڕووی ئیجتماعیەوە، ئەبێ عایلەیە کە مناڵی هەبوو ئەبێ لەو ماوەیە حەسار بخاتە سەر خۆی، نابێ زۆر میواندارەتی بکا بڕاستی. بۆ لەبەرەوەی تۆ 2 مناڵتە ئێساکە بە مناڵەکانی فەرموو وەرە کوڕم دەیاڵە دەی ناچارە بێ خزمەتی میوانکە ئەو 2 سەعات 3 سەعات مەشغوڵە بێ، یا کچێکە بێ یارمەتی دایکی گرا. ئێساکە زۆرنی دایک فەقەراتی تۆ مشکلەیە و گرفتیە لەبەرەوە کچێکە بێ یارمەتیدا دەینجا لەوانە ناخوێنێ. تۆ چیەکەی؟ دڵی خەڵخۆشەکەی مناڵەکەی خۆی وێرانەکەی، دڵی خەڵخۆشەکەی مناڵەکەی خۆ سەهڵەتەکەی. ئەمە معقولە ئێمە ئیکەین؟ بۆیە پێویستەکە بە میوانە بینەوە. عایلەیە کە هەستی کرد ئێستا بۆ نمونە وەڵڵاهی زۆر ئاساییە، سەربەرزیە بۆت کە تۆ باوکو دایکی کە مناڵی شەشتەیە یەکێک دێ لەم کاتەیە داوەت پێ بکا بڵێ بۆ خوا داوا لێبڕن لە یەکەم ئەچینە بازار ڕانەکە خۆی بەس بۆ خوا مناڵی شەشمەیە چەندێ جوانە وا بڵێ توخوا چەندێک گەورەیە. ئەگە مناڵەکەت ئەمە هەست پێ بکە بەقەدەر ئەوە زیاتر هەوڵ بۆ دایانە، بەقەدەر ئەوە دواتر سەربەرزەکایانە. مشکلەیە لە ئێمەیە بە تایبەتی سەیرەکەی ئێستاکە لەم کاتەیە نابێ مناڵ لە پۆلی شەش لە ماڵێکە هەبێ ئەبێ ئەم زروفانە هەمووی نەمێنێ، زروفی دەعوەتە، زروفی سەردانیکردن. حتا تۆ زروف بگونجێنی تۆ بڕێتە ماڵان باشترە پێیان بڵێ بەخوا من دێم 2 جار بەشی تۆش دێم لەبەرەوەی کە بەڕاستی ئێمە تەڵەبەی 6مانەیە بووی زروفێکی بۆ بگونجێ ئەو شەوانە حتا ئەگەر زانیت ئالۆزە ماڵ قەرەباڵەکە تۆ ڕۆ سەردانی کە باوانێن بڕایت
هەمووی ساڵێکە خۆ بگرە ئەو پڕی 2 ساڵە خۆ بگرە اینجا دوای ماڵەکە و بکەرە دوێخان جا دوێخانەکە و 4 بە 4 کە 15 خزمەتی خەڵکی تیا بکە. بەس ئەو ماوەیە بۆ مناڵەکە پێویستە جوێکی ئادی هەبێت، جوێکی ئەمانی هەبێت، جوێکی لەباری هەبێت. لەو کاتەیە کاتی دەعوت نییە، کاتێکی سەردانیکردن نییە، کاتی کێشە حەلکردن لە ماڵ نییە، کاتی کێشە کۆمەڵایەتەکان نییە. ئەبێ هەموو ئەمانە لە ڕووی ئیجتیماعی و ئەمانە هەڵدەین حەلیان بکەین، ئەبێ هەڵدەین کە چارەسەریان بکەین. و لە هەمان کاتیشا یەکێکی تر لەو شتانەی کە زۆر گرنگە لە ڕووی مادیەوە ئێمە هەڵدەین مناڵەکانمان بزان پێویستیان بە چییە. پێویستی بۆ نمونە پارەیە، پێویستی بە یەکێکی تر لەوانە جلوبەرگە، جلوبەرگێکی جوانی بۆ کەم، شتێکی جوانی بۆ کڕم، بۆی خەم و خەفەتی نەبێ، بۆی قەلەقی نەبێ، بۆی کەوا هەندێک لەم شتانە متابعەکردنی بە تایبەتی ئەو وەسائلانی بۆ کڕی کە ئەو زۆر گرفتی بۆ ناکات. تۆ لەم کاتەیە مۆبایلێکی بۆ کڕی، ئەو کاتەیە ئەو چیەکە بەخیتر خەریکی بەرنامج و خەریکی ئەتاریتیایە و خەریکی مەسج و نامۆ ئەوانە. حتا زۆر خۆشە تۆ بڵێ کوڕم تۆ پۆلی شەشی ئەم ئومێدێکم پێت هەیە کە ئەم ماوەیە هەڵدا خۆ لەمانە دوورگرەوە با تەلەفۆنەکەم دەرە دەستی دایکەوە. ئێمە خۆمان ئێرشادیمان بەوە کردووە کە تەلەفۆنەکان بدەن دەستی دایکەوە. ئەگەر یا باوکەوەی چێ تەلەفۆنی کرد ئەو وەختە پێتان بڵێن ئەوە فڵانی برادەرتە بڵێ دوای تەلەفۆن بواکاتەوە، با تۆزێ سنتی بڕا بەڵام تەلەفۆن بەلای خۆیە نەبێت. بۆیە ئەبێ ئێمە و تەوفیرێک بۆ مناڵەکانمان بکەین لە ڕووی مادیە، بۆی مەشاکلی مادی نەبێ، مشکلەی اجتماعی نەبێ، مشکلەی مەکتەبی نەبوو، تەشجیعمان کرد. ئەو وەختە مناڵەکە بارێکی لە دەرونی باشی بۆ دروستە بێ، ئەو وەختە پێەکە. و حتا ئێمە یەکێک لەو شتانە ئەوەشی بۆ یەکەین. ئێسێمە زۆر جارەیە من ئەو شەیڵ وەکو لە بیداری شایشارم پێکە زۆر باوکو دایکی زۆر شەدی گەورە بۆ مناڵەکەیەکە، بەڵام وەڵڵاهی کە دا بە چاوێ وەکو وایە هیچمان بۆ نەکرد بێ. ئێمە لە چاو خۆیە ئیمامی شافعی جارێکیان لەو جارانەی کە شتێکی زۆر جوان لە ئیمامی شافعی، ئیمامی شافعی لە عایلەیەکی زۆر فەقیر بوو، زۆر نەدار بوون. ئەبی حەنیفە بەعاکسەوە لە عایلەیەکی زۆر دەوڵەمەند بوو، بەڵام ئەم لە عایلەیەکی زۆر فەقیر بوو. دێتە لای دایکی ئەڵێ مناڵە کە ئەوێ بخوێنی، ئەڵێ دایە وەرەقەم پێویستە ئەویش نیەتی. ئەڕات بۆ قەسری مەلیک لەوێیانە ئەزانێ جاران ژوورێکە بەشێک هەبوو، بەشی دەواوین و نووسینیان پێوت لە ناو خەلافەتە. لەوێ بڵێن وەرەقەکانیان نووسی وتر بازێکی بەکەڵ ناهات فڕیانەدا. ئەم وەرەقانی بۆ کوڕەکەی ئەهێنایەوە لە قەسری مەلیکە، ڕۆژت هەڵی ئەگردەوە ئیتەکان پاچێکردەوە ئەهێنا بۆ ئیمامی شافعی تا لە پشتی بنووسێ. یعنی وەکو وا بوو کە بڵێن چۆن بڵێ دەواازە بکە، بڵێن سوال بکە، بەس لە پێناوی ئەوی کە مناڵەکەی بتوانێتکە پێ بکە. دایکی ئیمامی شافعی حتا خەڵکی سەدەقەی بۆ بردەوێت خوا سەدەقەم بۆ مەهێنن. یەکێک لەو شتانەی کەوا زۆر زۆر گرنگە ئەوی سەدەقەم مەدەنێ، وەرەقەم منێ بۆ کوڕەکەم. ئیمامی شافعی ئەوها پێگا بێتە ئیمامی شافعی. ئێمەش ئێساکە یەکێک لەو شتانە شتێکی بەسیط بۆ مناڵەکانمانە کە خوا نیعمەتێکی گەورەی پێداوین، ماڵ و سەروەت و سامانێکی زۆری پێداوین، ژیان و خۆشی و ڕەخایەکی باشی پێداوین. بەحەقەت هەمومان هیچ نەبێ، بەس نەبێ کێشەمان نییە، بەس نەبێ نەخۆشمان نییە لە جێگەیە کە نەتوانی فری ئەوان بکەوین. کەواتە هەمانە بای ئەوە، بەڵام ئەگەر هاتو بەو شێوازە بووین چەندێک گرنگە. بۆیە پێویستەکە کە ئێمە بەم شێوازە بین لەگەڵانە. ئەگەر هاتو تۆ بەم شێوازە بووین ئەو کاتەیە، ئەگەر هاتو ئێمە وەکو ئیمامی شافعی وەکو دایکی ئیمامی شافعی ئەوها ئومێدمان هەبێ مناڵەکەمان پێ بکە، ئەو مناڵەش چۆن پێ ناکە. بەڵام ئەگەر هاتو ئێمە بیان شکێنەوە لە پێناوی و پێ بگەن قەت پێ ناکەن، چکە پێش ئەوەی پێ بگات تۆ شکانتەوە، کە شکانتەوە تر پێگەیشتنی چی. و خاڵێکی تر لەوانەی کەوا زۆر زۆر گرنگە ئێمە کابینین حتا ڕێزگرتنیان لە ماڵەوە، لە خوێندنەوەیان، لە هەموو لە وجودی عایلەیە پێویستەکە. حتا پێغەمبەری خوا ئەمەی کردو عەلەیهی سڵاتو وسەلام. جارێکیان پێغەمبەری خوا لە مەجلیسێکا دانیشێ مناڵێک بە تەنیشتیەوە بێ لای ڕاستیەوە، ئەبوو بەکر و عومەر و عوسمان و کۆمەڵە سەحابەی گەورە گشتیان لای چەپیەوە ئاوا دانیشتن بەو لایە. پیاوێکی خاو ماڵەکە هەنێ شیری بۆ هێنێ، جاران شیر لە تاسی گەورەیە هێنراوە، پێغەمبەری خوا تۆزێکی لێ خواتەوە. ئەبوو بەکر و ئەوان لەولان گەورەن خۆی بێ بدرێتە ئەوان، بەڵام لای ڕاستی شەیە مناڵەکە لای ڕاستێتی بە مناڵەکەڵێ حتا سەیری کە پێشوی شیرەکە بداتە ئەوان بە مناڵەکەی ئەڵێ بۆ مناڵەیە کە لە تەنیشتی پێغەمبەری عەلەیهی سڵاتو وسەلام پێ فەرمێ ڕازیە بی شیرەکە بدەمە ئەبوو بەکر و دوای بیدەمە ئەبوو بەکر و ئەوان و دوای بۆ تۆ. ئەیشە فەرمێ چی قسەیەکی زۆر جوانەکە، فەرمێ نە وەڵڵاهی قەت ئیسار و بەخشندەی خۆم لێرە پیشان نادەم، ئەو فەزڵەی تۆم لێ بکەوێت کە لە دوای تۆ شیرەکە بخۆم بڕۆم بیدەمە ئەوان و دوای بگەڕێتەوە، نە ئەوێ بیدەیتە خۆ. حتا ڕێی مناڵ لە شیر پێدانی بە میوانەکەیە پێویست.
بە خواردنێک پێویستە. بۆ ئێمە پێویستەکە کە مناڵەکانمان بەم شێوازە بین ئەو کاتە توانین سوودیان پێ بگەینین. ئەمە گرنگترین ئەو شتانە بوون کە ئێمە پێویستمان نەزانی، بە تایبەتیش متابعەکردنیان کێشەکانیان، ئەگەر کێشەی هەبوو زۆر بە ڕەحمەوە بە سۆزەوە بە خۆشەویستیەوە جەوی برادر دروستکردن لەگەڵ مناڵەکانە هەبێ بەڕاستی ئێمە ئیشمان زیاتر بۆکەرێ. ئەگەر بەم تەشجیعەوە بەو باوەش پیاکردنەوە بە دڵخۆشیە بێ ئەو کاتە ئێمە ئەتوانین زیاتر خزمەتی مناڵەکانتان بکەین. و بە تایبەتیش ئێمە کە چەند ساڵێکە کە بەم شێوازە هەڵەسین لەلایەنێکەوە ئێمە توانین خزمەتیان بکەین، بەڵام ئەوەی ئێوە بەدیلی نییە، نە لەلایەن مامۆستاوە، نە لەلایەن ئێمەوە، نە لەلایەن کەسی تر لە ژیانە. بۆی ئومێد دەکەین ئینشاڵڵا باوکو دایکانەی ئەو برا خوشکانەمان بن کە جێی دڵخۆشی بن بۆ ئێمە و جێی دڵخۆشی بن بۆ خۆشتانەوە لە پاشە ڕۆژی شاب ببنە بەرهەمی قیامەتتان و ببنە جێی دڵخۆشی بۆ وڵاتێک. زۆر سوپاسان دەکەم عەزیزتمدان.